سڵاوتان لێبێت کاتێک مرۆڤ تووشی نەخۆشیە بێت گرنگیەکەی ئەوەیە پێی بزانێ و دەستنیشان بکرێ پاشان هەوڵ بدا بۆ ئەو نەخۆشیانی کە چارەسەریان هەیە بەڕێکوپێکی چارەسەرەکەی وەربگرێ و لە نەخۆشیەکە ڕزگاری بێ. بەڵام هەندێک جار ئەو نەخۆشی کە تووشمان بووە پێی نازانین یان هەندێک جار پاش دەستنیشانکردنیشی ئێمە وەکو پێویست ڕێنمایی و چارەسەرەکان بەکار نایانین یان هەندێک جاریش ئەو نەخۆشیە بە شێوەیەکە کە هەتا ژیان ماوە لەگەڵمانەیە بەڵام ئەمەیان زۆر گرنگە کە گرنگی بە چارەسەر و بە دەستنیشانکردنەکە بدەین و خاڵ بە خاڵی ئەو زانیاریانی کە پزیشکەکە پێمانەڵێ جێبەجێ بکەین. یەکێک لەو نەخۆشیانە کە زۆربەمان ناویمان بیستووە و کەسانی دەوروبەرمان دەناسین کە توشببووی ئەم نەخۆشیێن نەخۆشی شەکرەیە. هەر بۆیەش ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە لە مانگی 11دا باسی نەخۆشی شەکرە دەکات. گرنگی بە نەخۆشی شەکرە دەدا لە ڕووی چیەوە لە ڕووی بڵاوکردنەوەی وشیاریەوە تاوەکو ئەو کەسانی کە توش بوون ئاگیان لە خۆیان بە زیاتر و ئەوانی کە توش نەبوون خۆیانی لێ پارێزن. هەر بۆیەش ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە و میوانداری دکتۆر عەزیز مزەفەر ڕەواندزیمان کردووە کە ئەو پسپۆڕی تایبەتمەندی هەیە لە بواری نەخۆشیەکانی هەناو و هەروەها پسپۆڕی تایبەتمەندی تری هەیە لە بواری نەخۆشی شەکرە. دکتۆر گیان بەخێر بێی سەرسەر و سەرچاو دەزانم پسپۆڕیەکەت دەربارەی نەخۆشی شەکرەیە و دەربارەی هەموو ئەو کێشانەیە کە لە ئەنجامی کوێرە ڕژێنەکانەوە دەردەدرێت کە یەک لەوانە نەخۆشی شەکرە پەیوەندێکی زۆری بەڕێستانەوە هەیە. بۆیە سەرەتا ئەمێ بزانم ئەم نەخۆشیە چییە؟ شەکرە چییە؟ نەخۆشی شەکرە چییە؟ وەکو بۆ ئەوی بیناسیێنین بە ناساندن نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە لەگەڵ نەخۆش دەمێنێتەوە بریتیە لە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر جیا لە پێویست قەزمەند سێک کە هەموو لەشی هەموو مرۆڤێک بڕێک پێویست شەکرەی پێویستە شەکرەی تێدا بەڵام زیاد لە پێویست بەرزبوونەوەی شەکرەیە کە تووشی کێشە دەکات لە ئەو مرۆڤ کە نەخۆشەکە دەمێنێتەوە لەگەڵیدا. یعنی بەرزبوونەوەی ئەم ڕێژەیە لە ناو خوێندا ئەبێتە هۆی دروستبوونی کێشەکە ئەم نەخۆشیە لێ دروست دەبێت. بۆ پێی دەڵێن نەخۆشیە بێدەنگەکە؟ بۆ پێی دەڵێن نەخۆشیە بێدەنگەکە زۆر جار نەخۆشی شەکرە دەست نیشان ناکرێت نیشانەکانی بزرە شەرتنی هەموو کەسێک ئەو نیشانە باوانەی نەخۆشی شەکرەی تێدا بەدی بکرێتن زۆر جار دێت نەخۆش ماکەکانی نەخۆشی شەکرەی لێ بە دەرکەوتووە کە خراپەکاریە لەسەر چاو و گورچیلە و کلیە و دڵ و لاق و تەنانەت جنسیش لە پیاودا ئەوانە بەدیکەتیە ئەو جا نەخۆشەکە دێتە لای دکتۆری ئەنی زۆر بێدەنگە کاریگەری کردوتە سەر هەموو لەشی نەخۆشەکە ئەو جا نەخۆشەکە پێیزانی لەبەر ئەوەشە ینی ئێوە گرنگی پێدەدەن و ڕێکخراوی تەندروستی جیهانیش گرنگی پێدەدا کە هانی خەڵکانێک بدات جار بەجار پشکنین بکا بۆ خۆی. بەڵێ بێگومان ئەوە یەک لە سەبەبەکانە لەبەرەوەی کە ناسراوە بە بێدەنجی زۆربەی کات نیشانەکانی نییە باشترە بەلایەنی کەمەوە لە سەروی 40 ساڵی یانیش ئەوانەی کە لە فامیلی یان لە ئائیلەیاندا هەیە زووتریش ساڵانە بەلایەنی کەمەوە جارێک پشکنینی شەکرە بکەن بۆ ئەوەی زوو ببینیەوە. ئێمە لەسەر پشکنینەکە دەمێنینەوە بزانین ئەم پشکنینە چۆن ئەنجام دەدرێت و پاشەوەی کە ئەو کەسە کە پشکنینی بۆ خۆی کرد چ ڕێژەیەکی هەبێ دەتوانێت دڵنیا بێت لەوەی کە ئەم نەخۆشیە نییە یان بە پێچەوانەوە چ ڕێژەیەکی هەبێ بۆی دەرەکەوێت کە ئەگەری توشبوونی هەیە بەم نەخۆشیە. بەڵێ ڕێژەی ینی ئاسایی شەکرەکەڕی پێدراوە لە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئێرشاداتی عالەمی قەدیم بە بێنان خواردن ئەگەر مرۆڤێک بۆ 8 کات ژمێر نان نەخوا پێویست بوو لە 110 کەمتر بێت بەڵام ئێستا ئەو ڕێژەیە هاتۆتە خوارێ بۆ خواروی 100 پێویستە ینی لە 100 کەمتر بێ ئەو کاتێک کە مرۆڤ 8 سعات هیچ خواردنێک نەخوا. بۆ نمونە ینی بەیانیان کە لە خەو هەڵدەستی پێویستە ڕێژەی شەکرەکە ئەگەر کەسێک 8 ساعت نووسە بێ هیچی نەخوارد بێ لە 100 کەمتر بێت کەمیان کرد لە 100 میلیگرام بڵێ لەبەرچی ئەم کەمکردنەوەی ڕوویدا ئەم کەمکردنەوەی لەبەرچی بوو لەبەر چەند هۆکارێک یەکەمیان ئەوە بوو کە دیتیان بە پێی لێکۆڵینەوەکان تەنانەت ئەگەر ڕێژەی شەکرە لە وەختی بێنان خواردن لە بینی 100 و 110 زیاتر بێ هەندێک ماک دەردەکەوی بۆ ئەوی ئەو ماکانە دەرنەکەوی و زوو دیاری بکەی باشترە لە 100ەوە لە خوارەوە فریای بکەوی بۆ خۆپاراستن بۆ ئەوەی نەبێتە نەخۆشیی شەکرەی تەواو. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بە نسبەتی بە خواردنەوە دوو کات ژمێر پاش هەر نان خواردنێک پێویستە ڕێژەی شەکرە لە 140 کەمتر بی هەموو کاتێک لە 140 کەمتر بی. مێژرەی کەشمان هەیە ئەویش سوکەری تەراکمی پێدەن یان مەخزوونی پێدەن یان چەند مانگی یان زیاتر ناشراوە بە سوکەری سێمانجی ئەوە هەر سێمانگ جاڵێک یان 6 مانگ جارێک بۆ نەخۆش دەیکەین ئەوەش پێویستە لە 5.6 کەمتر بێت ئەوە لە خەڵکی ئاسایی کە تووشی شەکرە نەبوونە. چۆن خۆیان بپشکنن؟
پشکنین هەروەکو گوتمان دەتوانیت بەیانی بچیت بەبێ ئەوەی نانی خواردبێ یان نان بخواد و کاتژمێر پاش ئەوە یانیش هەر کاتێک بچی دەتوانانی سوکەری سێمانجیەکە بکاتن یعنی ئەوە لە تاقیەکان دەکرێت لە تاقیەکان. بەکارهێنانی و ئامێرانی کە لە ماڵەوەن یان ئەو کەسانی کە لە ماڵەوە هەیەە و جار بەجار خۆیان پشکنین بۆ خۆیان دەکەن لە ڕووی بڵین میزداقیەتی ئەم ئامێرانەوە چەند دەتوانن پشتی پێ ببەستن. بەنسبەتی ئەو گلوکۆمیتەر یان ئەوەی ئەو جیهازەی کە لە ماڵێ سوکەری پێقیاسەکەی ئەویان لە بۆ تەشخیصکردن بەکار نایێت گونجاو نییە بەڵام بۆ ئەوانەی کە شەکریان هەیە و بە تایبەتی ئەوانەی ئینسولین بەکاردێن کە لە ماڵەوە لە بۆ متابعکردنی شەکرەکەیان پێویستە زەرورە لەوانەیە چەند ڕقەمێک زیاد و کەم بخوێنێتەوە بەڵام بۆ تەشخیصکردن لە سەرەتادا بەکار نایێت زیاتر ئەو ڕێگایانی کە لە تاقیگەکان و ئەوی کە پزیشک هەڵێبژێرێ بۆ دۆزینەوە بۆ دەست نیشانکردنی. بەڵێ بێگومان لە بچێت لای پزیشک نیشانەکانی لێ بپرسێ پشکنینەچی سەریری لە بۆ بکە ئەوجا لە تاقیکت دڵنیا بیتەوە کە ئاخۆ نەخۆشی شەکرە هەیە. زۆر باشە دکتۆر عەزیز دەزانین کە نەخۆشی شەکرە ئەگەری ئەوەی هەیە هۆکاری زۆر بن احتیمالی ئەوە هەیە هۆکارەکان لە ناوچەیەک یان لە وڵاتێک یان لە شوێنێکی جوگرافی تایبەتمەند بە شێوەیەک بن. ئەگەر ئێمە باس لە هۆکارەکانی شەکرە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە کوردستان بە تایبەتی باس بکەین چین ئەو هۆکارانی کەوامان لێ دەکات ئێمە تووشی نەخۆشی شەکرە بین. بەڵێ ئەکە باسی نەخۆشی شەکرەکەین پێش ئەوەی باسی هۆکارەکانی بکەین جۆرەکانی شەکرە زۆر مهمە. جۆرەکانی شەکرە بە شێوەیەکی گشتی دابش دەکرێن بۆ 4 بەش. نەخۆشی جۆری یەکەمی شەکرە کە بە زۆری لە خوار 30 ساڵ لە منداڵەکان دەردەکەوێتن ئەوەیان سبەبی هەرە زۆری نزیکەی سەدانەوەتی پێکاتەی ئالۆزی بەرگری لەشە کە لە لەش دژەتەن دروست دەکات دژی برین ئەو ئۆرگانەکانی خۆی یەک لەوانە پەنکریاسە یانیش ڤایرۆسە یانیش بەکارهێنانی چەند دەرمانێکە ئەو بەنسبەت زۆری یەکەم. جۆری دووەم کە لە هەموو جۆرەکان باوترە چکە سەدانەوەتی نەخۆشیەکانی شەکرە جۆری دووەمە و ئەوەی شەکە ئەمە زۆر باسی دەکەین و زۆر باسی خۆراک و خۆپاراستی لێ دەکەین ئەوەیان هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی یان ئەوە شتێکی ویراسیە یعنی لە ئائیلەی یەک لە ئەندامەکانی ماڵەوە هەیەی باب یان داک یان هەردووچیان یان خاڵ یان مام دەگوازرێتەوە لە بۆ منداڵەکان دەگەنە تەمەنێک و لیان هەڵدەداتن یانیش خۆراک و نەکردنی وەرزشە کە ئەمانە هۆکاری سەرچین بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا کە لە ساڵانی داهاتوو ئەو ڕێژەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی دەکات ڕێژەی شەکرە یەکجار بەرز دەبێتەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویشیاندا کوردستان و عێراق ئەوە هۆکاری سەرچی خۆراکە کە خۆراکەکە تەندروست نییە لەگەر نەکردنی وەرزش شێوازی ژیان لەم ناوچەیە و بە هەرێمی کوردستانیشەوە شێوازێکی تەندروست نییە لە ناو زۆربەی زۆری دانیشتوانی ئەم ناوچەیەدا. بەڵێ بێگومان ئەوەیە زۆری خواردنەکان کە بەرەوەەوە دەڕوان زیاتر فاست فود بی زیاتر ئەو خواردنە شەکرە بەکارهێنراوەکان بی ئەوە هۆکارێک هۆکاری دووەمینیش پاڵکەوتن و نەجوولان و بەکارهێنانی زیاتر تەکنۆلۆژیا بۆ دانیشتن لە ماڵەوە لە باتی ئەوەی وەرزش و ڕاکردن و بەد و زیاتر کارکردن ئەمانە هەمووی ئەگەری توشبوون بەرز دەکاتەوە چونکە پرسیار دەکرێت لەوەی بۆچی هەندێک کەس تووشە بێت و هەندێک کەس هەمان شێوازی ژیانی هەیە و بەڵام توش نابێت. بەڵێ ئەو جەوەکو وتمان بەشی دەگەڕێتەوە بۆ بەشی پێکاتەی بایۆلۆژی شخصەکە واتە پێکاتەی وراثە پێکاتەی وراثەی ئەو شخصە ئەکەیت ئەوە دەورێکی باڵا دەبینێتن. هۆکارەکانی تریش هۆکاری دیدی هەنە هۆکاری نەخۆشیەکانی پەنکریاس هەیە لە ناوچوونی پەنکریاس بەهۆی هەر نەخۆشیەکەوە بێ هەندێک دەرمان کە بەکاردێن بۆی ئەمە زۆر زار دەرێن لە خۆتەوە هیچ کەسێک دەرمان بەکارنێنێ هەندێک دەرمان هەیە زیان بەخشە دەبێتە هۆی هۆکارێک لە بۆ دروستکردنی نەخۆشی شەکرە و هەندێک جار بە هەمان شێوە ڤایرۆس و هەندێک لە چاوریەکان کە دیسان دەبێتەوە نەخۆشی پەنکریاس و یان گۆڕینی لە بۆ شەکرەکە بە ڕێژەی جیاواز لەشدا دەردەکەوێت. ینی هەر شتێک کە زیان بە ئۆرگانەکانمان بگەێنێ بە تایبەتی پەنکریاس ئەگەری ئەوەی هەیە کە نەخۆشی شەکرەمان بە دیاری پێ ببەخشێ کە بەداخۆ دیارەکی زۆر ناخۆشە. ئێمە باسمان کرد کە هۆکار و شتەکانی دەربارەی نەخۆشی شەکرە بەڵام ئێمە لە سەرەتاوەش باسمان گوتمان نەخۆشیێکی بێدەنگە بەڵام هەندێک جار نیشانەیان هەیە ئەگەر بینە سەر ئەم نیشانانیان نیشانەکانی کەسێک بێ ئەوەی ببێتە هۆی مای ترساندنی کەسەکە بەڵام هەست بەچی دەکەن ئەوانی کە تووشی نەخۆشی شەکرە دەبن بە تایبەتی جۆری دووە. بەڵێ
پێشەوەی جوابی دەمەوێت دوو جۆرەکەی تر تەواوکەم زۆری سێمیان زۆری سکپڕیە کاویشیان زۆر باوە زۆربەی و کاتەکان لە سکپڕی دەردەکەوێت بۆ چوارەمیشیان هەندێک نەخۆشی دەگمەنی بۆ ماوەیە کە لە زۆربەی وڵاتەکان تەنانەت دیاریکردنیشی شتێکی ئاسان نییە بەنسبەت نیشانەکانی نیشانە باوەکانی نەخۆشی شەکرا بریتە لەوەی یەکەمیان زۆر تێنو دەبن هەز بە تێنوێتیش زۆر دەکەن دەویان وشک دەبی دووەمینیشیان زۆر میز دەکەن ینی دەرێتن مەسەن دکتۆرە من پێش ئێستا لە شەوانی 1 جار دەستامەوە بەڵام ئێستا بوویتە 3 جار 4 جار هەر دەستمەوە لە بۆ دەستنوێش کەواتە ئەوە یەک لە نیشانە گرنگەکانی نەخۆشی شەکرەیە سێمیان هەستیش دەکەن کە زۆر بخۆن بە تایبەتی خواردنی شەکرەشیان لاپەسەندە پێیان خۆشە زیاتر شتە شیرنەمەنیەکان بخۆن و چوارەمیشیان ینی هەست بە بێتاقەتیەکەن بەو کاتێککە ینی نەخۆشی شەکرە وایە کە زیاتر شلەمەنی دەڕوا لە جسم کە شلەمەنی ڕۆی هەستەکەن بە زۆربەی وەختەکان بێتاقەتن و بێهستن ینی ئەو کەسانە کە هەستیان کرد زیاد لە جاران دەمیان وشکە بێ و ئاو زۆرە خۆن و بڕێژەیەکی زیاتریش میز دەکەن ئەوانە پێویستیان بۆیە کە بێنە لای پزیشک ئەمەیە نیشانەکەی کەوان لێ دەکات سەردانی پزیشک بکەن بەڵێ ئەوەیە هەروەکو وتمان ئەگەر نیشانەکان بە دەرکەوت هەر یەک لەو نیشانە باشترە زوو بچن پشکنین بکەن ئەگەری هەیە دکتۆر عزیز فترەیەک ئەم نیشانانە هەبێ دوایە نەمێنێ دوایە دەست پێ بکاتەوە یان شتیوە یان کە دەستی پێکرد دەیسەلمێنێک کە ئەوە توش بووە بەڵێ ئەوە یەک لە فاکتەرە مهمەکانی ترە کە زۆر زار نەخۆش دواکەوێت دەری لە سەرەتادا هەستم پێکرد پاشان وەکو لێ ڕاهاتنێک ینی وەچ تازە بگوتمان پێشتر هەستی کردووە کە 1 جار چووە هەستاوەتەوە لە شەو بەڵام دوایەکە کرد دەبیتە 3 جار وا دەزانانی ئەوە شتێکی ئاساییە تەواوی تر ئەوە بۆ هەبیتی ئەو بۆیە نایەتن ینی نا بە پێچەوانەوە هەتاوەکو زوو بێ باشترە لەوەی دڵنیا تایبەتی ئەو کەسانی کە کەسێکی نزیکیان هەیەیان بووە لە ناو خێزانەکەیانە ئەگەری توشببوونیان یان کەسێکیش کە پاشتر باسی دەکەین شێوازی ژیانی بۆ شێوە بوو کە تۆ ئاماژەت پێکرد لەبەرەوەی ئەو نەخۆشیەکە کە دوایە دەین کەمێکیش لەسەر چارەسەر و ڕێگاکانی خۆپارێزی قسە دەکەین بەردەوام لەگەڵ ئەو کەسەیە دەمێنێتەوە بەشێکی زۆری ئەو کەسانی کە ئەم نەخۆشییان دەبێت پێویستیان بە وەرگرتنی چارەسەر دەبێت بۆیە لایەنی بەرپرسی تەندروستی لە هەر وڵاتێک شوێنی تایبەتمەند دەکاتەوە بە چارەسەرکردن و ڕێنیشاندان و وشیارکردنەوەی ئەو کەسانی کە هەندێک جار دابینکردنی دەرمانی پێویستیش بۆیە لە هەولێریش وەکو سەرجەم شارەکانی تری کوردستان و ناوچەکە سنتەرێکی تایبەت بە ناوی سنتەری لەیلا قاسم تایبەتمەند کراوە بە چارەسەرکردن و ڕێنیشاندانی کەسانی توشببووی نەخۆشی شێرپەنجە هاوکارانمان ببوورە نەخۆشی شەکرە هاوکارانمان سەردانیان کردووە و وتەی بەڕێوەبەر و ئەو کەسانیان لێ وەرگرتووە با پێکەوە بینەری بین پاشان دەگەڕێنەوە لای دکتۆر عزیز. مەبەستی چارەسەری خۆراک ئێمە دوو پزیشکی پسپۆر لە خۆراک کە لێرە هەمانە و دکتۆراکەیان لە بەریتانیا و بەدەستهێناوە ڕۆژانە لە کاتی دەوامی فەرمی وەکو محاضرە دادەنیشن لەگەر نەخۆشان بۆ ماوەیەک کاتژمێر بۆیان باز دەکەن کە گرنگی خۆراک چۆنە لە کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرە هەروەها ئەوانەی کە تووشی نەخۆشی شەکرە نەبوونە چۆ خۆیان پارێزن کە توش نەبن بە دابەزاندنی کێشی لەشیان و بە تەنظیمکردنی ئەو خۆراکەی کە دەیخۆن و ئەو کالۆری کە دەیخۆن و چۆنیەتی خۆیان بپارێزن لەوەی کە تووشی نەخۆشی شەکرە نەبن. خۆی لە هەموو جیهاندا چەند گایدلاینێک هەیە کە نەخۆشی شەکرە تایدا چارەسەر دەکرێت. ئەو گایدلاینانەش ئێمە لێرە ماگانە بۆ نەخۆش دەرمانیان بۆ دابین دەکەین و سەردانی دەکەن و لە هەر کاتێکیش تووشی حالەتێکی نەخوازراو بێ نەخۆشەکە دەتوانانی سەردانی بکات بێ ئەوەی کە مۆعیدی مابی بگەڕێتەوە لامان. عبدە سارە لێتم بە جاعێری ورێگرت ئەجا هەستم کرد زەعیف دەبووم عیبنە میزیشم زوو دەهات ئەداکمش نەخۆش شەکرەی لێبوو گوتمە داکەمەوە گوتی ئەتو نەکو سوکەریت بی هەڕوو فەحسە چی بکە وەلا فەحسم کرد فەحس 330 بوو.
ئێمە ڕۆژانە محازەڕەمان هەیە و نەخۆشەکانش بە تایبەتی ئەو نەخۆشانە کە زۆری یەکەمی شەکریانیان ئەو نەخۆشانێک کەس تازە تووشی شەکری زۆری دووەم بوون بە تەنیا دەیانبینی تا زیاتر کاتیان بدەینیان نەخۆشەکەوا بکەین کە زیاتر تێبگا و محازەڕەشمانێ ڕۆژانە کە گروپ هەموو نەخۆشەکان بە تایبەتی ئەو نەخۆشانە کە فەحسیانەیە بە کۆمەڵ بۆیان ڕوون دەکەینەوە سەرەتا باسی نەخۆشی شەکرا هۆکار و نیشانەکانی توشبوونی و ئالۆزیەکان ئەگەر نەخۆشەکە نەتوانانی شەکرەکە کۆنتترۆل بکە ئەو ئالۆزیانە چین کە لە ئەنجامی کۆنتترۆل نەکردنی نەخۆشیەکە تووشی دەبێت زۆر کەسێ نەک لێرە لە وڵاتانی دەرەوەش کە نەخۆشی شەکرێ تا ئێستا پێی نەزانیوە واتە تا ئێستا تەشخیص نەکراوە جام کاتێک کە هەڵمەتێکی ئاوا دەکرێت بە تاکید نەخۆشیێکی زیاتر تەشخیص دەکرێت جا بۆیە ئێمە ئەمڕۆ دوو جار محازەڕەمان هەبوو پێشتر ڕۆژانە جارێک محازەڕەمان هەبوو بەڵام کە نەخۆش زیاتر دەبێت ڕێژەی دانی محازەڕەکانش بە تاکید زیاتر دەبێت چونکە نەخۆشێکی زیاتر ڕۆمان تێدەکەن جا بۆیە پێویستە زیاتر محازەڕەکانمان زیاتر بکەین و زیاتر بۆ نەخۆشەکان ڕوون بکەین. مناڵە تووشی شەکرە بووە نەخۆشی درێژخایەنی هەیە تقریبا 2 ساڵ هەستمان پێکردووە شەکرەی هەیە ینی ڕێژەی شەکرەی لە خوێنە بەرزە ینی شەکرەکەی جاری واچێتە 500 هەتا 600 ئەڕوە چەند جار شوێن نەماوە پێی نەکەین ئیتر هیچ چاری نییە ئیتر ئێستا ئەمڕۆ هێنام فەحسی 3 مانگی بۆ بکەم دەستخۆشی لە بەرێوبەر و تەواوی ستافی عێراقم بەڵام ئەمڕۆ گلە یەکم لێکردن بەڕاستی هەتاکو ئێستا من دەرزی قەڵەمیشم وێرە وەرنەگرتووە ینی هەر لە دەرەوە کڕیومە دەرزی بە 35,000. دکتۆر عزیز ئەگەر بە کورتی گرنگی بوونی لەو سنتەرانە ئێوە لە چیا ئەبینەوە ینی ئەو سنتەرە تایبەتمەندانە وەکێکی وەکو لێلا قاسم کە ئەو نەخۆشانت بینی بەردەوام سەردانیەکەن. بەڵێ سنتەری شەکرا بوونی لە هەموو شارێک زۆر گرنگە چکە یەکەم جار داتای دەداتێت کە چەند توش بوو لەو شارە هەیە دووەمین جار دێتەوە نەخۆش دێتەوە متابعە دەکات دەزانی چی بەسەر هاتووە ینی هەر 3 مانگ جارێک هەر 6 مانگ جارێک دێت لە بۆ پشکنی لە بۆ ئەوەی دەرمانەکانی ببات تەنانەت پشکنینی چاویش چکە بەشی چاویشی هەیە و خۆزگە بەشی کلیەکانیشی لێبایە نیفرۆلۆژی لەوەی بەشێکی تەواو کامل وایە لەوەی بزانانی هەتا ماکەکان زوو دیاری بکەیت. ئەمانە خۆی بەشێکی تاواوکەری یەکترین کە ئێوە پێویستە لە هەموو ئەو سنتەرانەی کە چاودێری نەخۆشی شەکراکەن لەبەرەوەی نەخۆشیێکی درێژخایەنە و تا ڕادێکی زۆر بارگرانیە خاتە سەر خێزانەکە ئەگەرمانە هەمووی بەیەکۆ بن هیوادارین ینی ئەوانەش فراهەم بکرێن زۆر گرنگە. دکتۆر عزیز پرسیار ئەوەندەی لە بەرنامەکەمەوە بە چەند پرسیارێکی باوی هاوڵاتیان پرسیار دەکەن یەک لەوانە دەپرسن ئایا تەنیا شەکر و شیرینی شەکرە لە خوێن ینی ڕێژەی شەکر لە خوێن بەرز دەکاتەوە یان هەندێک شتی تریشەیە کە ئێمە پێمان وایە ئەسڵەنەوە شەکریتیانی و احتیمالی هەیە پارێزراومامکە لە شەکر. بەڵێ بێگومان نا بەتەنیا شەکرە نییە بەتەنیا شەکرە نییە زۆر جار دەرێن پێکاتەی کاربۆهایدرێت بەتەنیا نییە کە شەکر بەرز دەکاتەوە یان بەتەنیا ناوێک بیکە ناوی شەکرە و مثلەن هەنجوێن و یان قەس بەیان شتێکی ترە ئەتوو پێکاتەی خۆراک بە شێوەیەکی گشتی وەرگری هەمویان بەش خۆی لەشەوە دەگۆڕێ بۆ شەکرا مەسەن بۆ نمونە ئەگەر چەوری بێت بەشێکی چەورە کە زیاد دەبێتن لە جگەر دەبێتە شەکرا بەشێکی پێکاتەی پرۆتین بە هەمان شێوە شەکرەش بەخۆی کەواتە ئەوانە هەر هەموو پێکاتەکەیان هەمویان گرنگە تەنانەت ئەوانەی توشبووی بە نەخۆشی شەکرەش بەشێکی لێ بخوات بەس هەمووشیان دەبی بە نسبەیەکی دیاریکراو بێت بەو پێی کە دکتۆری خۆراک لە بۆی دیارەکە لە بۆ نەخۆشی لە بۆ نەخۆشەکە چکە هەمویان لە کۆتاییدا هەر دەبن بە شەکرا هۆکارە دەرونیەکانی بەرز بوونەوەی هۆکاری دەرونی یەک لە هۆکارەکانە و وەچی باسشمان کرد هۆکارێکی تریش نەجوڵانە هەتوو بەشێکی خۆراکت خوارد پێویستە ئەوە بەشێ بسووتێت لەوەی نەمینێتەوە لە خەم و خەفەت مساعدە بۆ دروستبوونی ئەوانە هەموو هۆکارن بەڵام هۆکاری سەرەکی بە هۆکاری سەرەکیدا ناندرێن ئەوە ئەگەر لایانی بۆ ماوەی هەبی خواردن خورا بەشێکی زۆری و ئەکیت کەسەکەش ینی مەثەن لایانی دەرونی تێکچوو ئەوانە هەمووی بێکەوە بیتە هۆکار لەوەی زوو بە دەربکەویت و زیاد بیت ئێوەی تایبەتمەند لە بواری نەخۆشی شەکرا
ئێوە بە هەموو شێوەیەک شەکر و کاربۆهیدرات لە نەخۆشەکانی شەکرە قەدەغە دەکەن یان بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەین هاوڵاتیان دەپرسێ دەرێ من نەخۆشی شەکرم هەیە ئەدی چ جۆرە شەکرێکی بەکاربینم چ جۆرە خواردنێک بخۆم با بە شێوەیەکی گشتی نەخێر تەنانەت ئەوانەی نەخۆشی شەکرەشیان هەیە دەتوانن بە شێوەیەکی دیاریکرا و کەمێک لە شەکرەش بخۆن و کەمێک لە کاربۆهایدرێت بخۆن دەبێت خۆراکی ئەوانەی تووشیونی شەکرەشن 140 بۆ 50 کاربۆهایدرێت بی دەبێت هیدابیتن بەشێکی بەڵام بە بەرنامە بێ بۆ نمونە ئەمە دەرێن بەثەن بە نەخۆشێک کە زۆر باسی برنجەکەن زۆر دەپرسن ئایا دکتۆر ئەمە دەتوان برنج دەخۆین ئەمە دەرێن بەڵێ دەتوان برنج بخۆن بەڵام برنج چۆن مثلەن ئەگەر لە هەفتەیەکە دابەشی بکەیت لە باتی ئەوەی هەموو ڕۆژ بیخۆی دەتوانیت جارێک دوو جار بیخۆی هەر جارێکیش 4 بۆ 6 مراک لە برنجی دادنەی مثلەن لەگەر زەڵاتێک لەگەر مەرەگەیەکی تر بەبێ ئەوەی نان کاربۆهایدرێتێککە ئیزافە بکەیت بەو شێوێ دەتوانی تەرتیبی بکەیت ڕێکی بێخی هەم شخصەکە بەشی جسمی وەردەگریتن و هەمیش زۆر ناوی کە تەتراکم بیتن هەندێک جار دەڵێن لەبەر ئەو شەکرە سەرچاوەکەی سروشتیە بۆ نمونە خوورمایە بۆ نمونە جۆرەکانی میوە شیرینەکانە ئەو زۆر کێشە نییە بۆ شەکرەکەمان ئەمە لە ڕووی زانستیەوە چۆنە نەخێر بە هەمان شێوە ئەوش لە ڕووی زانستیەوە سەلمێنرایە کە ئەوانەی شەکرەنە ڕاستە مەثلەن میوەکان شەکرەیان زۆرەکەی فرکتۆزە بەڵام بە هەمان شێوە ڕێژەی شەکرە بەرز دەکاتەوە دەبی نسبەکەی وانش دیاری بکرێت دەبی بە شێوەیەک بی کە تەنوێع بی یعنی هەموو ڕۆژی نەفسی شت نەخواتن نەخۆشەکە و ئەو هەنجینی شەمان شێوە و خورمەش زۆر جاردەی دەڵێ بەڵێ دکتۆر ئەمە ڕۆژانە 4-5 خورما خۆین چکاوە شەکرم بەرز ناکاتەوە نەخێر ئەوە شەکرەی تێدا ئەویش دەبی بە بەرنامە بی ئەویش دەبی بە نسبەیەکی کەمتر بی لەوانەی کە تووشی شەکرە نەبوونە تەمام پرسیارێکی تر هەیە دەڵێن نەخۆشی شەکرە کە تووشش بووی دەتوانی بە چەند گۆڕانکاریەک کێشەکە چارەسەرکەی یان دەرمان بەکار نێنی یان ئەسڵەن لەوانەیە ئەم نەخۆشیەت تاو ینی لە کۆڵ بێتەوە بەس پارێز بکات و نەخۆشیەکە نامێنێ ئەوانە چۆن پۆلیۆن کراون ئایا ئەم جۆرە شتە لە زانستی پزیشکیە پشت ڕاستکراوەوە یان نە لە زانستی پزیشکی ئەتو یەکەم جار کە نەخۆشێکی دیاریت کرد کە ئەوە شەکرەی هەیە تەواو گەیشتێن ئەوەی کە نەخۆشی شەکرە دیاری کراوە دەتوانی وەکو محاولەیەک لە سێمانجی یەکەم بڵێ بڕۆ بە شەرتەکان نسبەکەی زۆر نەبیتن ڕێژەکەی زۆر نەوی پێی دەڵێن دەتوانی سێمانگە وەرزش بکەیت پارێزی بکەیت بزانین دێتە خوارە پاش ئەو سێمانگە ئەگەر هاتەوە نەگەیشتەوە ڕێژەی ئەو ڕێژەی کە ئەمە دەمانەوێت ئەبێ دەست بە بکات دەرمان بخوات نەخێر ناکرێ بەبێ دەرمان بمینێتەوە بەنسبەتی ئەوەی هەندێک کەس دەڵێن شەکرە ئێستا چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە هیچ دەرمان نەخۆی بەس وەرزش بخۆی یان چەند جۆرە خواردنێکی تایبەتمەندیان داناون یان بۆ نمونە قەڵەوە و دەبینە شتەرگەری بکەیت ئەوە لە زانستا تێرمێکمان هەیە پێرێن دایابێتیک ڕمیشن دایابێتیک ڕمیشن چۆنە یعنی کە شخصەکە توش بۆ بە شەکرە بەڵام پاش ئەوەی مەثەن نەشتەرگەریەکی کرد وەزنی زۆر هاتە خوار یان بە پارێز یان بە هەر شتێک بۆ ماوەیەکی کاتی شەکرەکەی دیار نامینێ بەڵام هەروەکو لە زانستی ینی لە زانستی پزیشکی هەیە هەر نەخۆشیەک ناوی ڕمیشنی تێدابی ڕیلاپسیش تێدا کەواتە دێتەوە گەڕانەوەی تێدا لەبەر ئەوە نەخۆشی شەکرە ئەوانەی کە بۆ ماوەیەکی تا دەبنەوە بە خۆراک بیتن یان بە نەشتەرگەری بی ئەوە لە کاتێک هەر دەڵێ نانی جۆ دەخۆین نەخێر ئەوەشیان تەندروست نییە تاوەکو شەرتیش نییە نانی زۆ ئەوەش هەڵەیەکی ترە زۆر جار نەخۆش دێتن دەڵێ یان دەڵێ ئەم برنجە برنجی سوکەریە دەڵێ ئەم شەکرە شەکری سوکەریە بەڵێ ئەوانە زۆریان بە ناوی تیجارە دەبێت نەخۆش زۆرە شاربی لەوانە دەبی زۆر ئاگادار بیتن زۆر شتیەوە کێک بسکیت برنج و نان بە ناوی ئەوەی شەکرەی هاتی ئەوانە زۆریان شتی تیجاری نە شتی زۆر زانستی و علمینینە و بنسبەتی خواردنی جۆش یان پێکاتەکانی جۆ ئەویش شەکرەی تێدا ئەویش هەر لە پێکاتەکانی دەبیتەوە شەکرە بەس ڕاست دەنسبەی ڕیشاڵی زیاترە و شەکرەکەی کەمترە بەڵام ئەوە شەڵەیە کە زۆر جار نەخۆش دەری ئەمن بەیانی دوونانی جۆ یان نیوەڕۆ دوونانی جۆ بخوارد زۆر کە ئەمە لەوانەیە بڵین پاشهاتی خراپتری لێ بکێتەوە لە چاوەوەی کە ئەگەر نانە احتیادێکی بخواردا بەڵام کەم نسبێکەکەم بەڵێ بستەوت ئەمەش هەدەفمان ئەوەیە کە نسبەکەی کەم کاتەوە شرت نییە بیکات بەجۆ دکتۆر عەزیز ڕواندزی پزیشکی پسپۆڕی تایبەتمەند لە بواری کوێرە ڕژێنەکان و نەخۆشی شەکرە بەخێر بێ سەرچاو ئەزیێتماندا و سپاس بۆ زانیاریەکانت لە کاتێک کە لە کۆلێژ بووین کاتێک کە وانەکانمان دەخوێن لە کۆلێژیەکێک لە مامۆستاکانمان ئاماژەی بۆ کرد ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە ئەگەر هاتوو بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی وشیارانە وەکو دکتۆر عەزیز وتی مامەڵە لەگەڵ نەخۆشیەکانیان بکەن
ڕێنمایەکان بە ڕێکوپێکی وەربگرن دەرمانەکان بە ڕێکوپێکی وەربگرن دەیگوت باشترین شێوازی تەندروستی ژیانیان هەیە چکە خواردنەکانیان زۆر ناخۆن لەگەڵیا وەرزش دەکەن بۆیە ئەو کەسانی کە توشبوون بە نەخۆشی شەکرە ئەگەر هاتوو ڕێنمایەکان بە ڕێکوپێکی جێبەجێ بکەن نەک ژیانێکی ئاساییان دەبێت بەڵکو لەوانێت لە چاو کەسی ئاساییە ژیانیان تەندروست بێ هیوادارم هەموو لایەک دوور بن لە نەخۆشی شەکرە و هیوادارم ئەوانی کە نەخۆشیەکەشیان هەیە چارەسەر و ڕێنمایی پێویست بەر تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان هەر شاد و تەندروست